سقراط ئەڵێ ئیبتیلا بووم بە سێ شت بە زمان دیارە ئەو زمانی کە پێویستە نەیزانیوە و هەروەها ئیبتیلا بووم بە فەقیری و هەروەها ئیبتیلا بووم بە خێزانەکەم. خێزانێکی هەبوو زۆر زۆر زمانزاڵ بوو، زۆر زۆر دەمهار بوو. سقرات گیری کردبوو بەدەستەوە، بەردەوام هەراوهوریایی بوو، بەردەوام مەشاکلی دروستە کرد، حتا یعنی گەشتە بۆ حەدێک کە ژیانی لێی تاڵ کردبوو. جا ئەڵێ توانیم زاڵ ببم بەسەر زمانە بە کۆششکردن. زۆر کۆششم کرد توانیم ئەو زمانەی کە پێویست بێ فێر ببم و هەروەها توانیم زاڵ ببم بەسەر فەقیریە بە اقتصادیکردن. ئینسان اقتصادی بکات لە ژیانیا قەت فەقیری زاڵ نابێ بەسەریا و ناڕۆخێ. بەڵام ئەو ئینسانانەی کە دەست بڵاون بە تەکید دەوڵەمەندیش بن هەر ئەفەوتێن. و هەروەها خێزانەکەی ئەڵێ هەرچیم کرد سەیتەرەم نەکرد بەسەر خێزانەکەم، یعنی زاڵ نەبووم بەسەریا. بەس لە حەقیقەتە سقرات زاڵ بوو بەسەر خێزانەکەیە، بە نەرمونیانیەکەی، بە وەڵام نەدانەوەکەی لەسەر جەهل و نەفامی ژنەکەی توانی زاڵ ببێ بەسەریا. ڕۆژێکیان سقرات دەرسی تەلەبەکانی دایەوە، ژنەکەی هەر هەراهوریایی بوو، هەر ئەیقیژان وەکو هەورە تریشقا لە کوتوپڕێکە 100 سەتڵ ئاویشی کردە سەریا هەر لە ناو تەلەبەکانیە لە ماڵە. ئیتر سقرات ئەوەکەی لە دەمچاوێ سڕی و وتی بە تەکید ئەو هەورە تریشقەیە کە هەبوو ئەبێ لە دوایەوە چاوەڕوانی بارانێکی بە خوڕیش بکەی. بەو شێوازە نەرمونیانیەی خۆی توانی سەیتەرە بەسەر وەزعەکە بکا و زاڵ ببێ بەسەریا. ئەوەندە نەرمونیان بوو حتا ئەڵێ خێزانەکەی لە داخیا دڵی تەقی، یعنی بە سەکتە قەلبی مرد. قولێکی ئەڵێ الحکمة ضالة المؤمن أن وجدها فهو أحق بها. حکمت و دانایی گومبووی مسلمانە لە هەر شوێنەکە ببینێتەوە ئەو ئەحەقترینە، ئەو شایەنترینەکەوە سوود لەو حکمت و داناییە وەربگرێ. طبعا ئەوتری ئەمە حەدیثە، بەس حەدیث نییە، وەکو سەنەدێکی صحیح نەگەیشتۆتە پلەی ئەوەی کە وەکو حەدیث وەری بگرین، بەڵام وەکو قولێکی حەکیمانە وەریەگرین. حکمت گومبووی مسلمانە لە سقرات و لە غەیری سقرات و ئێمە وەریەگرین. پێویستە لەمەی کە سقرات وتی ئێمە ئیسفادە بکەین. یەکەم پێویستە کۆشش بکەین بۆ ئەوەی کە نایزانین پێی بگەین، بەو کۆششکردنە پێویستە اقتصادی بکەین لەو سەرۆت و سامانەی کە هەمانە بۆ ئەوەی دەست لە خەڵقان نەکەینەوە، زەلیل ژێر دەستی خەڵق نەبین. و پێویستە لەسەر ماڵ و مناڵ و کەس و کارمان ئارام بگرین، نەرمونیان بین لەگەڵیانە لە معاملە و هەڵس و کەوتمانە بۆ ئەوەی بتوانین ژیانێکی بەختەوەرمان هەبێ.